کار و کردەوەی ڕۆژوانان ئەبێت لەم مانگە چۆن بێ بە تەنها ئەوە نەبێت کە ئێمە سکی خۆمان برسیکەین ئەی کار و کردەوەکانمان ئەبێت چۆن بێت هەروەها چۆن ڕێز لە مانگی پیرۆزی ڕەمەزان بگرین بۆ ئەوی کە لەسەر ئەم بابەتانە بەوردی گفتوگۆ بکەین ئێستا زۆر بە خۆشحاڵی و میوانداری بەڕێز مامۆستا عەباس خدرمان کردووە کە بەڕێزیان مامۆستای ئاینین مامۆستا سڵاو لێبێ و بەیانی باش سەرەتا هەر بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان وەکو دەستپێکی گفتوگۆکانمان چی هەیە بڵێ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە جەنابتان و لە بینەرانی کەناڵی کورسات و لە سەرجەم موسڵمانان دەکەین بە تایبەتی موسڵمانانی ئەم هەرێمە و داواکارین لە خوای پەروەردگارکەوە خوای پەروەردگار ئەو مانگە پیرۆزە بکات بە مایی نزیکردنەوەی دڵەکان لە یەکتری و نەهێشتن و هەڵگرتن و نەمانی ئەم نەخۆشینەی کەوا بەرۆکی عالەمی گرتووە بە تایبەتی وڵاتەکەی خۆشمان و هەرێمە و لەم مانگە پیرۆزەدا کەوا ساڵیادێکی ناخۆش و ڕۆژێکی زۆر دڵتەنگ و ناخۆشی تێدایەکەوە ئەوش ئەو سی ساڵە هەمینەی کەوا یادی ئەنفالکردنی گەلەکەمان بوو لە کە بەداخەوە هەمان شێوە تقریبا لە مانگی ڕەمەزانە بسەرەتا مانگی ڕەمەزانم لە ساڵی هەشتا کە ئەنفالەکان زۆر بوون بەڵام ئەوجی شیدەتی ئەنفالەکە لەم کاتەیە بوو تقریبا کە لە گەرمیە ناو زۆرترین خەڵک بووە قوربانی و ڕەشە کوژیەکە کە داواکارین لە خوای پەروەردگار ئەو خەڵکەشکەوە لەو شاڵاوەدا بەرکەوت خوای گەورە بە شەهید قبوڵیان بکات وە سێبووری و سەبر و ئارامی بە دڵی خانەوادە و کە سوکاریان بگەێنێت و جارێکی تر ئەو نەخۆشی و ناخۆشی و ڕەشە کوژدیە جارێکی تر خوای گەورە زاڵمانمان بەسەرا زاڵ نەکات و نایان بێنینەوە بیکەین بە دەرفەتێک ڕەمەزانی ئەم ساڵ کە چووکە بە هەمان شێوە وەکو عەرزمکردن لە هەشتا و هەشتیشا لە کاتی شیدەتی ئەنفالەکە هەمان کات مانگی ڕەمەزان بوو وازانم لە پێنجی ڕەمەزانە بۆ والله ئەعلەم ئەم چواردەی مانگەی کەوا چواردەی ڕێکەوتی مانگی ئەمڕۆ دووهەم ڕۆژی ڕەمەزانە ئەو کاتوازان پێنجی ڕەمەزان بۆ چواردەیمان کە کەوتبووە ئەوجی شیدەتی ڕەشە کوژی و قەت و عامکردنی میلەتەکەمان بۆیە سپاس بۆ جنابیشانەکەین بۆم دەرفەتە هیواداری خوای پەروەردگار کامە بکا بە دەرفەتێک بۆ لێ دزیبوونەوەی دڵەکانمان و ئێمەش ئەو مانگە بکەین بە مای بە خۆداچوونەوە چونکە خوای پەروەردگار لە قورئانە کاتێک باسی مانگی ڕەمەزانی پیرۆزمان بۆ دەکا دەفەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون ئەی ئەوانەی کە خۆتان بە بڕوادارە زانن ئێمە مانگی ئێمە ڕۆژومان لەسەر گەل و هۆزەکانی پێش ئێوەش یعنی پێش ئیسلامیش لە پێغەمبەرەکانی پێشووتریش ڕۆژومان لەسەر واجب کردوون هەرێکیان بەقەدەر بە شێوەیەکی جیاواز و لەوانەیە بە مودەیەکی جیاواز بێ وەکو ئێمە مانگێک نەبوو بێ کەمترە زیاترە بەو شێوازە ئێمە لەسەر ئەو گەل و هۆزانشمان واجب کردووە هەروەکو چۆن بۆ ئێوەشمان واجب کردووە لعلکم تتقون تاکو ئێوە لەخوا بترسن و سنوورەکانی خوا بپارێزن خۆی دەوری مانگی ڕەمەزان هەر خۆی دەورەیەکە خوای گەورە ساڵانەی کاتەوە بۆ سەرجەم مسلمانان خولێکە خولێکی ڕاهێنانی خواییە پەروەردگاریە تاکو مسلمانان لەو مانگەدا کاتێکە خۆیان برسیەکەن کاتێکەوە خوای گەورە و پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئامۆژگاریەکان و فەرمایشە شیرینەکانیان پێمان دەڵێ کەوا ئێمە لە ڕەمەزانە چۆن بین زبانمان چۆن بێ لە خێر و چاکەیە چۆن بین لە عیبادەتا چۆن بین هەمووی بۆ ئەوەی لەم خولە کاتێک کە دەرچوین ئێمە گۆڕانکاریمان بەسەر بێ وەکو کەسێکەوە داخلی دەورەیەگە بێ کە لە دەورەکە هاتە دەرەوە ئەگەر لە دەورەکە دەرنەچوو بێ شەهادەکەی پێ نادەن ئەگەر خراپ بەشداری کرد بێ پێی نادەن بۆی ئەم دەورەی خوایەش ئەگەر کەو کەسە لەو دەورەیە هاتە دەرەوە جێبەجێی کردبوو ئەوە خوای پەروەردگاریش شەهادەی لێ خۆشبوون و ڕازیبوونی خۆی پێ دەبەخشێ ئەگەر واژ نەبوو تەنها هیلاگون و ماندوونی بۆ ئەمێنێتەوە دەسەکانی خۆش بێ مامەسا مانگی پیرۆزی ڕەمەزان کامڕۆ دووەم ڕۆژێتی مانگێکی پڕ خێر و بەرەکەتە بەڵام ئەتوانین بڵێن ئەم ساڵ جیاوازتر لە ساڵەکانی کە لەوانێ
ساڵی پێش و تریژە باماشیەوە ببێ ئەو بارودۆخی کە ئێستا بەسەر هەموو جیهانەوە بە تایبەتی ملەتی ئێمەشکە ئەم ڤایرۆسی کۆرۆنایە کە ڕوبەڕوومان بۆتەوە لەوانەیە هەندێک گرفتی بۆ هاوڵاتیان دروست کرد بێ بۆ هەندێک کەسی بەتەمەند دروست کرد بێ و هەندێک کەس نەتوانن بەوەی نەخۆشیەوە بتوانن بە ڕۆژوو بن یاخۆت بتوانن لە مانگە پیرۆزەدا بتوانن ئەو ئەرکی لەسەر شانیانە بەجێ بێنن ئێوە بەڕێستان وەکو مامۆسایەکی ئاینی تا چەند ئێوە لەگەڵ ئەویان کە ئەو کەسانە لە ڕووی تەندروستی و باش نین و ئەتوانن بە ڕۆژوو نەبن یاخود دەتوانن ئاگیان لە تەندروستی خۆیان بێت بەڵێ خۆی هەرێکی لە حکمەتەکانی ڕۆژوو کە لەو مانگەدا ئینسان خۆی بگرێتەوە لە خواردن و خواردنەوە بەشێکی بۆ ئەوەی کەوا فەقیر و هەژارن لەبیر بێت ئەو کەسانەی کە تێرن چکە ئینسانەتان چێتە خەستخانەکان نەخۆش نەبێت نازانی تەندروستی چەند گرنگە بۆ ئینسان هەتاکو برسیج نەبێ ئەگەر ڕۆژێ خۆی برسی کە ئەنجازانێ و خەڵکانەی کە برسین ناتوانن ژیان بەڕێ بکەن بە تێر و تەسەلی نازانێکەوە برسێتی چەند ناخۆشە ئەو بەشێکی شانی خی گەورە حکمەتە دایناوە بۆی داناوە کە بۆ تەندروستی گیانی خۆمانە بۆ سەلامەتی گیانی خۆمانە بۆی کە جەستەمان بپارێزین لەو هەموو چاوری و خواردنە زۆرەی کە تێکن حتا من راپۆرتێکم بینی ئەڵێ تا 2050 لەوانەیە وای لێبێت لە هەموو جیهانە دکتۆرەکان هەرداوا بکەن خەڵک تەڵم ئەو بناوی نابە شێوە ڕۆژووی ئێمە بەڵام لە ساڵێکە یان لە مانگێکا چەند ڕۆژێک خۆی بگرێتەوە لە خواردن و خواردنەوە بۆ سەلامەتی جەستەی خۆی بۆی کەسێک کاتێکەوە بەتەمەنە یان نەخۆشە دکتۆر پێی ئەڵێت کە تۆ ڕۆژوو زەرر لە جەستتدا لە سیحەت دەدا لە تەندروستی دەدا ئەم کەسە ئەگەر دکتۆرێکی هێندێک دکتۆریشمان هەیە لەو برا دکتۆرانەکەەوە لەوانەیە زۆر گرنگی بەلایانی ئاینیەکە نەدان هەر یەکسەر بڵێ بە ڕۆژومە بەیامڕ بەڵام من لەگەڵ ئەو برا دکتۆرانەمەکەوا لایانی ئاینی شارەزان ئەگەر لە لایانی ئاینی ئەو دکتۆرەکەەوە شارەزایە بڵێ کاکە گیان بەو برایان بۆ خوشکە بڵێ جا تەمەنی هەیە یان کەم تەمەن چکە جاری ئەو کەسە نەخۆشە و تەمەنیی لەوانە گەنجیش بێت پێی بڵێت تۆ ڕۆژوو بۆ تۆ زەرەر لە تەندروستی دەدات پێویستە ئەم کەسە بە ڕۆژوو نەبێت ئەگەر خی گەورە شیفایدا ئەوە شریعەتی ئیسلام هەموو شتەکانی بۆ ئێمە ڕوون کردێتەوە دەتوانێت دوایی بە ڕۆژوو بێتەوە لە کاتێکی ترا بە تایبەتی لە کاتەکانی کەوا پاییز وانە ڕۆژ کورتە ئاسان دەتوانی بگرێتەوە بەڵام ئەگەر خوا نەکردە نەخۆشینەکانیان درێژخایەن بوو ئەمە لەم کاتە شریعەتی ئیسلام بۆ ئێمە پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم و ئاەتەکانی قورئان بۆی ڕوونکردوونەوە ئەوانەی ناتوانن بە ڕۆژوو بن دەتوانن ئەوە فیدیە بدەن بای هەر ڕۆژێکیان بڕێک دیاری کراوە کە بە پارەی ئمڕۆکە لە زانایان دیاریان کردووە ڕۆژی هەر بای هەر ڕۆژێک 3000 دیناری لەم پارە چاپەیەکەوە مانگەکە گەسی ڕۆژ بێ دەکاتە 90,000 بۆ ئەو کەسانی کەوا بەتەمەنن بەهۆی تەمەن و یان بەهۆی نەخۆشیەوە نەخۆشیەکانە درێژخان ناتوان بە ڕۆژبوون فیدیە دەدەن و هیچیان لەسەر نییە زۆر باشە شەریکی شن یعنی هەر بۆژ نییە بەڵکو بزانن دڵخۆش بنەوەی کەوان کە ئەبایی ماتوڵ ئەوادن شەریکن لە خێری ئەو مانگە پیرۆزە خی گەورە بۆیان ئەنووسێت ماتوڵ ئەوان تاکو تەندروستیان باش بووە تاکو لە ژیانە توانویانە عیبادەتەکان جێبەجێ بکەن خی گەورە لەو خێرە بێبەشیان ناکەوە بەڵکو هەروکوی بە ڕۆژوو بن هەروکو کەسانی کە لە ژیانە بەڕێکوپێکی داوامەکەن لە کارگەیەکە لە دایرەیەکە داوام دەکەن و کاتێکەوە تەمەنیان دەگاتە تەمەنی تەجاوز تێپەڕ دەبێت و پێی دەڵی خانشین دەبێت بڕێ پاریان بۆ دەبڕێتەوە و زۆر جار شتێکی کەمترە لە ئەو بڕێکەوەری گرتووە هەتا کۆتایی ژیانی هەروەری دەگرێت کۆکو شێوەی خانشینی بۆ خی گەورەش ئەولاترە خی گەور بۆ بەندەکانی خۆی کە ئەو خێر و ساوابی ئەو مانگە ڕۆژەی هەروە بنووسێ ماتوڵ ئێستا ناتوانێت بەهۆی هۆکارێکەوە کەوا مەشروعە زۆر باشە مامۆستا سەقسە لەسەر کار و کردەوەی ڕۆژوانان بکەین بەتەنها ڕۆژوگرتن ئەوەیە کە ئێمەسکی خۆمان برسیکەین بۆ ماوەی چەند کاژمێرێک دوورکەوینەوە لە خواردن و خواردنەوەکان یاخود نەخێر کۆمەڵێک کار و کردەوەش هەیە کە بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمە بلە بەرچاوی بگرین بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی کە پێمان دەفەرمێت ئەگەر کەسێک واز لە قسەی پڕوپوش و غیبەت و ئازاردان دڵی خەڵک و یعنی وەکو ئەرزم کردن ئەمە خولێکی ڕاهێنانە ئەم خولە دەبێت فێر بێت باسی خەڵک ئەزیێن نایە بە زبانی بە جەستەی بە گیرفانی بە هەموو ئەو شتانەی کەوا بە عەزاکانی بە هەموو ئەوانەی کەوا لەوە پێشبوو نەمایی ئازار بۆ خەڵکی ڕوت کردوێتەوە
جیفانی خەڵکیدا بە شێوەی احتیکارە بە شێوەی معاملەی نامەشروع و فرتوفێڵە بە شێوەیەکەوە یان بە زبانی وکو غیبەت و بوهتان و ئەمانەی کە باس دەکرێت یان وەک بەدەستی ئەمە بۆ ئەوەیەکەوە لەم خولەدا ئەم کەسە فێر بێتکەوە کەسێکی سەلامەتی لێ دەرچێت کەسێکەوە بۆ ناو هەموو کۆمەلگایەک بشێت و خەڵک شانازی پێوەکە ئەم کەسە ناو کۆمەلگاوێ وإلا ئەگەروانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ فليس لله حاجة خوای گەورە پێویستی بەوە نییە کەوە ئەم کەسە ئەن یەدع طعامه وشرابه واز لە خواردن و خواردنەوە بێنێت و تەنها دەمی خۆی بگرێتەوە و سکی خۆی هەڵگوشێت ئەوە تەنها خۆبرسیکردنە لەبەرەوەکو عەرزم کردی ئەوە بۆ ئەوەیە کەوا ئەم کەسە فێر ببێت لەم خولە کە دەرچوو کەسێکی تری لێ دەرچێت کەسێکی سەلامەت کەسێک زبان پاک دەست پاک وإلا ئەگەر کردەوەکانی هەروکو خۆی وابێت ئەوە تەنها هەر خۆ هیلاکردنی بۆ مێنێتەوە هیچ چاکەیەکی بۆ نامێت باشە کەواتە مامۆستا چ کار و کردەوەیەکەیە کە ڕۆژوو بەتاڵەکاتەوە بەڵێ من ناتوانین بە ظاهر بڵێ ئەم ڕۆژۆ بەتاڵە بێتەوە بەڵام جاریوان نەک بەتاڵ بۆتەوە ئێمە ناتوانین بە شەکامات و کابرا خۆی بە ڕۆژوو کردووە تا ئێوارە و دەبینی ظاهری ڕۆژووی گرتووە بەڵام ئایا ئەم ڕۆژووە لای خوا ئەم ڕۆژووە ئەگەر بی پێوین بە ئەو قیاسانەی کە فەرمایشتەکان باسیەکات یان لە ئاەتەکانی قورئان باسی کردووە ڕۆژوو کە بە ڕۆژوو بێت دەبێت ئاوها بێت و فەرمایشتەکانی پێوە کە فەرمێت ئەم کەسە دەبێت ئایا ئەمە چەندێک جێبەجێ کردووە بۆ ئەگەر بە پێوەرێکی ئەو فەرمودانە بی پێوین دەبینەوە کەسە نەکرد هیچی دەست نەکرد و بەڵکو لەسەریشی قەرزار بووە کە ڕۆژوو سەبرە سەبرگرتن لەسەر ئەوەی کەوا وەک لەسەر خوا هەر لەسەر خواردن و خواردنەوە نییە سەبرگرتنە حتا تەنانەت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر کەسێکیش تۆی ئەزیەتدا ئەگەر کەسێکیش قسەیەکی پێوتی ئازیەتی دڵی یای بڵێ ئینی صائیم جسر حتى شر بي افروشد قصي هلاك كواكا استفزاز بكابوي كتور فعلي به الله تولى والله ما بلا من بالرجوم يعني من اهل يوني بكجوابي تو بما وكو تولو شي وخلصوا كول الله تواب كم منيش بهاو شي ويخل تعامل لقلاب كم ولا من دميت جواز ملته او مانغا مانغي سر راي او دبي لو مانغا ده انسان او كسانش كعزيزي كردون ليان زوير بوا جاجاري واحد حتى توجنيه خەتای تۆش نییە خەتای ئەوە بەڵام هەر پێویستە تۆ لەو مانگەدا دەست پێش خەری بکەی تۆ ببیە هۆکار چونکە ئازایەتی لەوایە کە تۆ هۆکار کە ئەو هۆکار بوو بێت تۆ بەخشندەی لەوایە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمیێ پاڵاوان ئەو کەسە نییە کە خەڵک با بە ئەرزا پاڵاوان ئەو کەسەیە کەوا خاوەن مافە و بەڵام لێخۆشبوونی هەیە دەستوانێش دەسەڵاتیش هەیە کەوا تۆڵە بکاتەوە یان دابڕان بکات لەو کەسە بەڵام ئەم دەست پێشخەریە کات بۆی کەواوە لەگەڵ ئەو کەسە ئاش بێتەوە و چاوپۆشی لێکات لە هەڵە پەڵەکەی بەڵێ مامۆستا لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزانە کە تۆ بە ڕۆژۆبی چەند کاتژمێ لە خواردن و خواردنەوە دوورەکەیتەوە تا چەند گرنگە نوێژەکان ڕکاتەکان لە کاتی خۆیان بکرێەوە ئێستاش بەهۆی و بارودۆخەوە لەوانەیە چون بۆ مزگەوتەکان کەمتر بوو بێتەوە لەوانەیە کەسە لە ماڵەکەی خۆیان شەوان نوێژی تەڕایحی خۆی بکات و شەوان شەو نوێژی خۆی بکات ئەمە چەند گرنگە لەگەڵ ڕۆژۆکەیان نوێژەکان و ڕکاتەکان لە کاتی خۆیان بکرێت خۆی هەر تەڕاوی خۆی سنەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیکردو بە واجب لە مەزگەوتا و ئینی نەکردو لەبەروی کە نەبێتە مەشەقە لەسەر مسلمانان هێندی عیبادەت هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ویستوێتی کە نەبێت بە مەشەقەت لەسەر مسلمانان بۆ یەکی لەوانە تەڕاویحە بۆ تەڕاویح خۆی کە سنەت بوو سنەت یعنی بەکردنی خێرت دەگا خێرێکی گەورەیە بە نەکردنیشی گوناهبار نابی بەتایبەتی حتا واجبەکانیش کە وەکو نوێژە فەرزەکان و جمعە ماتوو ئەم نەخۆشیە هەیە و لایەنە تەندروستیەکان شاهیدی دەدەن لەسەر ئەوەی کەوا ئەم نەخۆشیە زۆر بووە و لە زیادبوو نایە گەیشتۆتە ئەوەی کەوا شیدەتی پیا کردووە زۆر بووە مەترسیکی گەورەی هەیە لەسەر گیانی خەڵکی لەم کاتێشە خوای گەورە هەچیەوێت بۆ سەلامەتی گیانی خەڵکە یعنی یەکێک لە شتەکانی لەو شتانەی مەقاصدی شەریعەکە بۆی هاتووە لە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئەوەیەکەوە حفظی نەفسە پاراستنی گیانی خەڵک یەکی لەوانە پاراستنی ماڵی خەڵکە ئەمە لێرەدا ئێستا دەبینین گیانی خەڵک دەکەوێتە خەتەرەوە کە گیانی خەڵک لە خەتەرا بوو لە هەتاکو ئەم وەزعە هەبێت ئەگەر کەسێک بەتایبەتی ئەو کەسانەی کە نەخۆشی تریان هەیە لایانی جەستەییان مەناعیان ضعیفە ئەسڵەن ئەتوانم بڵێم پێویستە واجبە لەسەریان کەوا هاموشۆی ناو قەڵەباڵغی و
ناو مزگەوت و ئەوانە نەکەن هەتاکو ئەم نەخۆشیە تەواوە بێت لەم کاتەدا ئەوان ژیانیان لە خەتەرایە لەبەر مەنەعیان کە بترە خۆیان دەناسن جەستی خۆیان دەزانن و ئەگەر کەسێک جەستەیشی ساغ بێ لەم کاتەدا نەخۆشیش نەبێ ماتوو ئەم نەخۆشیە هەیە لەم کاتەدا عوذرە ئەگەر نەیە بۆ جومعە ئەگەر نەیە بۆ جەماعەت لە ماڵەوە جەماعەتەکان بکات یان جومعەکانی بکات ئەگەر بژێ بۆ مزگەوتەوە خێرێکی زافەی دەزەکەوێت بەڵام وەکو عەرزم کردن ئەگەر نەخۆشی هەبێت ضرور وایە کە نەیەت و ئەگەر کەسێکیش جاری وایە کەسێک گومانی لەخۆی هەیە کەس ئەم نەخۆشی گرتووە نەخۆشی گرتو مەسەلەن نیشانەیەکی لێ دەرەکەوێت گومانی لێ هەیە ئەویش واجبە کە نێتە مزگەوت چونکە ژیانی مسلمانە نەخاتە خەتەرەوە کەسانی کە تووشەکە کەسانی تر نەکەرەوە چونکە ئێستا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمایشتێکی کە باس دەکات بۆمان نەفەرمی و کەسانی کە پیاز یان سیر یان کەوەر ئەمە خۆن ئەفەرمیێ فلا يقربن مصلانا بانیەنە مزگە لەگەڵ ئێمان نوێژ نەکەن ئەمە بۆچی لەبەرو بۆنێکی ناخۆشی بەسەر کەیتە مزگەوتەوە بە بۆنی سیر یان بە بۆنی پیاز یان بە بۆنی کەوەرەکە ئەوەی کە لە تەنیشتی لەولایەوە لە براکانی یان لە خوشکەکانی کە خوشکان نەگەل لە مزگەوتان نوێژ بکەن بێتاقەت یەکات و ئیزعاجە بێت جا چ جای تو ئەمە بۆ بۆنێکی ناخۆش پێغەمبەر فەرمێ فلا يقربن مصلانا گوناباریش نابێ کابرا لەبەرو سیری خواردنەیە بۆ مزگەوت لە ماڵەوە نوێژەکەی بکە گوناباریش نییە عوذرە بۆی پیازی خواردووە بۆی نێتە مزگەوت عوزری هەیە ئەماگە کە نەخۆشی نەبێت ئێگە نەخۆشی هەبێت و کابرا خۆی پیاز و سیر نەخواردە بەڵام گومانی لە خۆی هەیە نەخۆشیەکە نیشانەی تایە ئەوە هەرواجبە نێت چکە هەبەهاتنی گوناهبارە بێ چکە لەوانەیە ئەوێتە مزگەوت ئەو چەند کەسێک توژەکە ئەو چەند کەسەش چەند کەسێکی توژەکە تێگەزانێ هەموو ئەهلی ئەو مزگەوتە و ئەوانش هەرێک کەشیانەی بن و بناو خێزانێک و خێزانێک توژەکەن زۆر باش مامۆستا قسە لەسەر شتێکی تر بکەین ئێستا کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاوە ئەوەی جێ خۆشحاڵی و جێ دەستخۆشیە ئەوەیە کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە ئێستا کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین ئەگەر بێت و ئەو کەسە لەم مانگەیە کاتی ئەوەی بێت کە ڤاکسینەکە وەرگێت ئەتوانێت بە ڕۆژوو بە یاخود بە وەرگرتنی ئەو ڤاکسینە ڕۆژۆکەی ئەشکێت ئەمایان چۆنە ئێمە لە شەرعی لە شەریعەتی ئیسلام ئەو شتانە هەموو ڕوون کراوەتەوە لە باسی ئەو شتانەی کە ڕۆژوو بەتاڵەکاتەوە چکە هەر شتێک کە نەیەتە ناو بۆشایی لەشەوە بۆشایی لەشەوە چل بیلامانە لە خوارەوە کە وەکو شاف و ئەم شتانە بێت یان لەسەرەوە کە یێتە ناو مەعیدەوانە کە بعیلاجکەوە عیلاجە بڵێ شافیژە ئەو شتانە وەکو عیلاج وە ئەوانە کە نەیەتە ناو بۆشایی لەشەوە ئەوانە غیری ئەوە ڕۆژوو ناشکردن وەکوی کابرا قەترەیەکە کاتە چاویەوە یا قەترەیە کاتە گوێچکەیەوە یان وەکو ئەوەی کەەوە دەرزیەک لە خۆیان بە عەضەڵەیان بە دەمار وەکو ڤاکسینە کە وەرێگرن لە ژێر پێست تا وەرێگرێت ئەمانە شتێک عیلاجین کە ماتڵۆ ناچێتە برا دکتۆرەکان شایدیە دەمەسن ڕوونکردنەوە دەن چکە شەریعەتی ئیسلامی سەی دەمی هێندێجار لەو بوارەنە سەی دەمی توب بکات بزانین توب ئەڵێ چی ئەمە ئەچێتە ناو جەست ئەچێتە ناو مەعیدەوە ئەچێتە ناو بۆشایی لەشەوە ئەگەر نەچوو ناو بۆشایی لەشەوە ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە و ڤاکسین بە تایبەتی هەر شتێکی وازەحە لەبەرەوەی خەڵتن ژێر پێستەوە نەچێتە ناو دەمارەوە شێوەی دەرزی سمت وایە بیلامانە لەبەرەوەی ئەشکالێکی نییە و کەسانی کەوا بەکاری دێنن دەچن دەکەن زۆر ئاسایی و ترسیان لەوە نەبێت کەوا بڵێن زەرری هەیە بۆ ڕۆژۆکە باشە مامۆستا زۆر کاتم پرسیارش کراوە ڕوبەڕووی ئێوەش بۆتەوە ئێوەکو مامۆسای ئاینی منداڵ تا چەند گرنگە لە تەمەنێکی دیاریکراوە ڕۆژووی لەسەر بێت چکە ئێستا زۆر کاتە بینین مناڵێک لە ماڵێک ئازانێک کە خوشک و براودایک و باوکی بە ڕۆژووە کە ئەو لەوانێ ڕۆژوشی لەسەر نەبێ و نەشتوانێ بەرگی ئەو ڕۆژەوە بگرێت ئەمیش حەزەکە وەکووان چاولێکەری بکە بە ڕۆژوو بێت و نارزانێ بۆچی ئایا تا چەند گرنگە خێزانەکان گەورەی ماڵەکان ئاگاداری ئەوە بن کە مناڵەکانیان ئایا لە تەمەنێکە گونجاوە بە ڕۆژوو بێ یاخودنا بە ڕۆژوو کە واجبە لە تەمەنی بلۆغیەوە واجبە بەڵێ بۆ کوڕیان کچ هەش کاتێک گەیشتە تەمەنی بلۆغی لەو کاتەوەی تر واجب بەبێ فەرزە لەسەری کە بە ڕۆژوو بێت پێش ئەو تەمەنە هەشتێک بگرێت ئەوە خێر و ثەوابێکە بۆ خۆشی و بۆ دایک و باوکیشی ڕاستە بەڵام هێندە جار ئێستا خۆمان لە ماڵەوە مناڵی بچووکمانەیە مناڵێکمانەیە تەمەنی تقریبا 7 ساڵانە ینی جەستەشی لاوازە ڕاستە گەور لە گەشەیە بڵێ ینی جەستەشی لاوازە ئەوە نییە کەوا بڵین لەبەرەوەی مناڵە بچووکانی کەوا چاو لە دایک و باوکیانەکەن و تەمەنێکیان وانە ئەتوانەوەن تەشجیعی کەن بەوەی کەوا بۆی مناڵەکەی نەبێت کاتێک کە حەشتی لەخوات بڵێ قەیناکە تۆ ڕۆژۆکەت بۆ سەرێگە خەمەوە تا نیۆڕۆ بە ڕۆژوو بە نیۆڕۆژ کە نانی باتی بڵێ ترەوە نیوەکەی تر تۆ بۆ تۆ ناشکێ فیان چکە ڕۆژوو لەسەر نییە ڕۆژی تۆ بۆ ناشکێ لەبەوەی لەسەری نییە
دایک و باوک زەختیان لێ نەکرد لەو مناڵانەی کەوا بە تایبەتی جستان لاواز و تەمەنیا 7 ساڵ و 8 ساڵەوەی بەڵام هێندەجار مناڵەکە خۆی جستەی باشە لە 10 ساڵ و بەرەژوور 11 و 12 و 13 وەکو ڕاهاتنێک ساڵێک مەسەرەن 6 لێگرێت 5 لێگرێت 7 لێگرێت 10 لێگرێت وەکو ڕاهاتنێ خۆی چیەگرێت تەرجیعەکەن بەڵام زەخت نا زەخت لێکردن نا تەرجیعەکەن و بۆی کەوا ڕابێت چکە ئەم ئیسلامەتیش وەکو هین وایە وەکو ینی کە ڕاهات لە پێشان لە سەری ڕاهات ئیتر بۆ تەمەنی کە گەیشتە ئەو تەمەنە بۆیە پیامبەر سەلمە باشی نوێژە ئەفەرمێ لە 7 ساڵیەوە فێریان بکەن فێریان بکەن قۆناغ تاڵێ لە 10 ساڵیە وەک شێوە تەمێکردنێک زەختیان لێ بکەن بۆی بەرەبەرەکە گەشتە تەمەنی بلۆگیەکە ڕابێت لە سەری و تەرکی نەکات جا ئەمیش بە هەمان شێوە ئەگەر لە خۆی گرتی و توانای باش بوو جستەی باش بوو لە تەمەنی 11 و 12 ئەوانەیە قەچێکە جاریوا لە نۆش بێت لەوانەیە چون هەندێک مناڵ بەخۆیە بەڵام لە کەزانیان مناڵەکە جستەی لاوازە ئەوەی توانن ڕوونکردنەوەشی بۆ بن یان بە شێوە لە شوانە قەنەعەتی پێ بکەن بڵێن تۆ ڕۆژەکەی تۆ ناشکێ یان تۆ لەسەر نییە جارێ باش بی تۆزی چاک بی بە شێوەیە لە شوانە توانن بەڵام باش نییە بە هیچ شێوەیەکەوە زەختیان لێ بکەن لە دایک باوکان لە مناڵەکان زۆر باشە مامۆستا بێگومان وەکو تۆ لە سەرەتای باسی لێوە کرد مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ ئەوەیە کە ئێمە زیاتر بۆ نمونە ئاگاداری ئەو کەسانە بین کە گوزەرانیان باش نییە ئاگاداری سفرە و خوانی ئەو کەسانە بین چیمان بۆ خۆمان پێ خۆش بوو بۆ ئەوانیش بە هەمان شێواز پێمان خۆش بێ بەڵام ڕەنگە زۆر کات لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانە بازرگانەکان دوکاندارەکان ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە گرنگ بێت ئێمە ڕۆژانە بەکاری بێنین ڕەنگە زۆر کات نرخێکی زۆر زیاتری بخەنە سەر لە چاو ڕۆژانی ڕابردووە جا ئەو کەسانی کە دەرامەتیان باش نییە چۆن لەو کاتانەیە بتوانن ئەو بابەتانە بەردەستخن لە ئاینی پیرۆزی ئیسلامە چۆن باز لەم بابەتانە کراوە بەڵێ ئەو کەسە خۆی باسی نەکات حەزەتی یوسف ئەڵێ یوسف پیاغەمبەر عەلا نەبینا عەلەیهی الصەلاة وەسەلام عادەتی وا بوو خۆی خەزێنەداری میسر بوو بەڵێ تقریبا 7 ساڵ گرانی و شکە ساڵی بوو لە میسرا خەڵک لە مەملەکەتان و وڵاتانەوە هاتن بۆ ژەمە خۆراکێک یان بۆ بەشە خۆراکێک کە بیبنەوە بە خێزانەکانیان لەگەڵەوەشە زۆر بە ڕۆژووە بوو حەزەتی یوسف یانە پرسی تۆ بۆ بە ڕۆژووە بی کاتێکە ڕۆژی واجبیش نەبوو لەسەر بڵی لە کاتی ڕۆژی واجبا لەسەر خۆی و ئومەتەکەی کەوا بڵێ نەگەشت بۆ حەدەشکەوا ڕۆژوو لەسەر واجب بێت و وحی بووە بەڵام ئەیفەرموو بۆیە بە ڕۆژم تاکو و فەقیر و هەژارم لەبیر بێت تاکو لە خەڵکی فەقیر و هەژارم لەبیر بێت لەبەرەوەی برا بازرگانەکانیشمان یعنی من ڕۆژێک برادەرێ باسی ئەوروپای کرد وتی مامەسا لە ئەوروپا لە جەژنی سەری ساڵی تازەیە خەڵک زۆر جاشت ناکرێت پەداویستی ناکرێت کەلوپەل ناکرێت جلوبەرێک بە تایبەتی ئەو شتانەی کە زۆر گرانن بە نیوە قیمەت لە کاتی و جەژنی سەری ساڵی تازەیە ئەیکڕین لەبەرەوەی کە لەو کاتەدا نرخەکان دابەزێنن ڕاستە بۆیە ئەمە وان لە کاتێکە خۆشیان بە ئیماندار و بە مسلمان نازانن بەس لانی وجدانی و لانی ئەوەی کەوا دانێت زۆرترین سود بە خەڵکەکان بگەین و قازانجی خۆشیان زۆرترین فرۆشیانە بێت ڕاستە بۆیە ئێمەش ینی براتە بازرگانەکانمان بەڕاستی لەو مانگەدا ئەگەر بێت و نرخەکەی لەسەر ئەو شتەی کە هەیەی هەر هەمان نرخی پیا بێت لەسەر ئەم گرانتر نەکەوت بێت و ئەوە بکا بە دەرفەتێک بۆ ئەوەی کە زۆرترین قازانجی دەستکەوێت و زۆرترین گرانجانی بکات ئەوە پێڵەن احتیکار لە ئیسلامە ئەوە شێوەی احتیکارە ڕوتانەوەی بە فرسەتزانی نەبووی کەواتۆ خەڵکی بە فرسەتی بزانی لەبەرەوەی کە تۆ ضروری مەجبوری بۆی کەوا ئەو پێداویستی من بکڕی و چارن نییە منیش بە کەیفی خۆم یاری بە نرخەکان بکەمەوە پێڵەن احتیکار لەبەرەوە ئێمە وەک باسمان گوتمان ڕۆژوو بۆی کەوا ئێمە فێرمان بکات کەوا دڵمان نەرم بێت تەنانەتمان بۆ لێخۆشبوون لەو کەسانی کە مافیشیان ئێمە مافەوە لە سەریانە جاچ جای کە تۆ مافە لەسەر خەڵک نییە بەڵکو پێویستە بەوەی کەوا تۆ دەستگیرۆی خەڵک بکەیت هاوکاری خەڵک بکەیت لە دابەزاننی نرخە لە هاوکاریە لە ئەوەی کەوا زەکاتی شەرعی دەرکەن لەو مانگەدا جاروە هەست زەکاتی شەرعیەکە نییە زەکاتەکەشی دەرکردو بەڵام کەسێک دەبینێ زۆر پێویستی بە هاوکاری ئەمە هاوکاری لەگەڵ بکات چکە ئینفاق دوو شێوەیە شێوەیەکیان بە شێوەی زەکاتە کە واجبە ئەو مافەی کە لە ماڵەکەی دەرەکەی بیدات شێوەیەکیان ئەوەیەکەوە ئەم زەکاتەکە یاوە بەڵام جاریوا دەبینێ خەڵکێک زۆر پێویستی بەم ئەم وەزعی باشە
کەواز خارجی ئەو زەکاتش لەو کاتە هاوکارێکی بکات بە پێی توانای خۆی. زۆر باشە دەستە خۆش بە دەست مامۆستا خۆش بە سپاس بۆ مامۆستا. تاویزانیارەکانت مانتومان کردی. سپاس بۆ ئێوەش من حەزم کرد کۆتا قسم بەوە کۆتایی پێبێنم بەوەی کەوا ئێمە خوای پەروەردگار پێمان دەفەرمێ لە سوورەی ئەنفال هەر لە سوورەی ئەنفالی شایە کە ئێمە ساڵ ڕۆژی ئەنفالە سیستێمزان لە ئاەتی 26 فەرمێ واذكروا إذ أنتم قليل مستضعفون في الأرض تخافون أن يتخطفكم الناس فآواكم وأيدكم بنصره ورزقكم من الطيبات لعلكم تشكرون أفرمي بيرتان بيت أمام هربو خلق نتشكي مجاري وابشك لآشتوائي ناو كومالغا كمان پەیوەستە بە ئاشتەوایی سیاسیەوە ئەو ڕۆژانی کە ئەنفال ڕوویدا میلەتەکەمان یعنی کاتێک ئەنفال لیان نەپرسین ئێوە چه حیزبێکن هەمومانیان ئەنفال کرد هەمومانیان ڕەشەکوژی کرد ئەوەی کە ڕۆشن و دەبینین لەوانەیە خوای گەورە بە شێت قبوڵیانکە هەرێکان لایەنێکی خۆشویستە بێت بەڵام لیان نەپرسیون ئەمان خاتری ئەمیان بگرن و خاتریان گرتی بێت وخوای گەورەش بیرمان دێنێتەوە لە قورئان ئەڵێم ئاەتە بەتایبەت بۆ مێدابەزی و فەرمێ بیرتان بێت کە ئێوە کەم بوون دەترسان لەوەی ئەن یتەخەتەفەکم الناس لەناوچن تیابچن فئاواکم خوای گەورە فریاتان کە ڕزگاری کردن هەر بەوەش ناو ئەیەدەکم بنەصریه سەریشی خستن دوژمنەکەتانی خستە ژێر پێتانەوە ضعیف و لاوازی کرد و ناوی برد ئێوەی سەرخست وەڕزەقکم من الطەیبات هەر بەوەشەوە نا خوای گەورە ژیانی گوزەرانی بژانەوە وەزعی مادی و ژیانیشی خۆشکردن لعلكم تشكرون بۆیە برا داوا لە برا سیاسیەکانی ژەکەین لە برا ئەم دەرفەتە و ئەم ڕۆژە کە سیهەمین ساڵەمین سیهەمین ساڵەی یادی ئەنفالە ئەوان ویکەن بە دەرفەتێک چونکە ئاشتەوایی ئەوان ڕەنگەداتە لەسەر ئاشتەوایی کۆمەڵگا و زۆریش بۆیە هیوادارم ئەوانیشت ئەم دەرفەتە بقۆزنەوە و لێک نزیک بوونەوە و چاوپۆشی بکەن لە ئەو بابەتانەی کەوا هەمووی لە قازانجی میلەتەکەمان کۆتایی پێبێنن تاکو میلەتش بحەسێتەوە و ئەوانیش خواشیان بەختەوەرە بن و خۆشیان حکومەکان ئیدامە پێدرێت. زۆر سپاس جنابیشتان. دەستە خۆش بە مامۆستا سپاس بۆ ئامادەبوونیتەوە مانتومان کردی.